بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە لە زەمەنی بڵاوبوونەوەی کۆرۆنادا زیاتر لە کەسانی یاسایی ژیانیان کەوتووەتە مەترسیەوە بە شێوەیەک دەبێت خۆپارێزی تاو بگرنە بەر و بەرکەوتنیان لەگەڵ هیچ کەس نەبێت چونکە توشبوونیان بە ڤایرۆسەکە کاریگەری خێرا لەسەر سیەکانیان دروست دەکات. بەرکەوتوویەکی کیمیابارانەکە دەڵێت لە هەموو بارودۆخەکاندا زەرەرمەندی یەکەم ئێمەین. ئەم ڤایرۆسە تاسیرێکی گەورەی کردووە سەر بریندارانی چەکی کیمیایی کە هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی جەزایی شۆکە تاسیرێکی گەورەیە کە ئەڵێن ئەم ڤایرۆسە بۆ سەرسی و بۆ هەناسەتنی مرۆڤەکان خراپەکە بریندارانی چەکی کیمیایی هەم کێشەی هەناسەدان و کێشەی سیانەیەک ئەم ڤایرۆسە دووجار بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی خراپ. ئەگەر دکتۆر نەبێ، ئەگەر دەرمان نەبێ، ئەگەر خۆپارێزی نەبێ، بریندارانی چەکی کیمیایی هەمیشە وەکو بڵێ کوشندەی هەموو دەردووپەتاکانی نییە ئەم کۆمەڵگەن. سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانیش دەڵێت تا ئێستا حکوومەت بەرکەوتوانی چەکی کیمیایی و کەسانی یاسایی جا نەکردووەتەوە. هیچ پلانێکی بۆ بەرکەوتوانی چەکی کیمیاوی نییە تا زیاتر بیان پارێزێت لە ڤایرۆسەکە. ئاماژە بەوەش دەکات کە ساڵانە لەم وەرزەدا حکوومەت ڤاکسینی دژەپەتای وەرزی بۆ بەرکەوتوان دابین دەکرد. بەڵام ئەم ساڵ تا ئێستا دابین نەکراوە و نەخۆشخانەکەش کە تایبەت بە بریندارانی چەکی کیمیاوی دروستکرا کراوە بە دووەم شوێن بۆ چارەسەرکردنی توشبووانی کۆرۆنا. سەرەتا داواکانی لە بەرکەوتوەکان کە خۆیان بپارێزن و بتوانن زیاتر ڕێنمای تەندروستیەکان جێبەجێ بکەن و شوێنە قەرەباڵغەکان سەردان نەکەن. ئەگەر کاتێکی سەردانەکەن ئەو پێداویستانەیە کە پێویستە بۆ خۆپاراستن بەکاری بێنن و بۆ بەرپرسانی حکوومەت هێرێمی کوردستانیش بە تایبەتی وەزیری تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە داواکارین ئەو ڤاکسینەی کە پێویستە بۆ پارێزگاریکردن یا بۆ توشنەبوونی بەرکەوتوان بە پەتاوەرزەکان پێویستە لەم کات و ساتە بۆ بریندارەکان پەیدا بکرێ و لە ماوەیەکی زۆر نزیک بۆ هەموو بریندارەکان دەست بکەوێ بۆ ئەوەی بتوانرێت کە لەو پەتایە خۆیان دوور بگرن و لە هەمان کاتیش شوێنێکی تایبەت هەبێ بۆ ئەوەی کە چارەسەرەکان وەربگیرێت و بەڕاستی ئێستا نەخۆشخانەی کیمیاباران کرا بە نەخۆشخانەی ئەو ڤایرۆسە بریندارەکان جورئەت ناکەن کە سەردانی بکەن بە وەرگرتنی چارەسەرەکانیان. بەپێی زانیاریەکان تا ئێستا سێ بەرکەوتووی چەکی کیمیاوی لە هەڵەبجە بە پەتای ڤایرۆسی کۆرۆنای نوێ گیانیان لەدەست داوە. بەپێی ڕێنمایە تەندروستیەکانیش ئەو نەخۆشانەی گرفتی هێناسەدانیان هەیە پێویستە زیاتر ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.